5 ملیۆن کەس لەم کەرتەدا کار دەکەن. سەرچاوەیەکی سەرەکی داهاتی حکوومەت و کەرتی تایبەتە. لە ماوەی 5 ساڵی ڕابردووە تا ئێستا بە ڕێژەی 22% گەشەی کردووە. باسی کەرتی تەندروستی دەکەین لە هەندستان. ئەم خانمە دکتۆر مانگێڵا دێمبیە، بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەڤاتیە لە مۆمبای. نەخۆشخانەکەی لە 135 وڵاتی جیاوازەوە نەخۆشی بۆ دێت و چارەسەر وەردەگرن. هەڵێت نهێنی سەرکەوتنی کەرتی تەندروستی هەندستان لە ڕاکێشانی نەخۆشی بیانی دەگەڕێتەوە بۆ کەلتور و بیرروباوەڕ هندستانەکان لە پێشوازیکردن لە میوانی بیانی. ئەو ئاماژە بە بەردووسێکی کۆنی هندی دەکات کە بە زمانی سانسکریتی لەسەری نووسراوە هەموو میوانێک لای خوداوەند پاشایە. بۆ ئێمە لە کاتی چارەسەرکردنی هەر نەخۆشێک چەند پێویستیەک هەن. جا چه خزمەتگوزاریەکان بن، خۆراک بێت یان چاودێریکردن بێت. هەبوونی خزمەتگوزاری بە ئاگایی بێت لە نێو نەخۆشخانە یان ژێردەدەرێکی نەخۆش بێت کە لە هەموو شوێنەکانی نەخۆشخانە یارمەتیان دەدات و چاودێری ئەوان و خێزانەکانیان دەکات. هەروەها هاوکاری ئەو مناڵانش دەکەن کە لەگەڵیان گەشت دەکەن. پێم وایە کە هەموو شتێک زۆر بەوردی ئەنجام دەدرێت و هەموو سەرنجێکیش لەسەر نەخۆشەکەیە. کەرتی تەندروستی هەندستان توانای ڕکابەری وڵاتانی پێشکەوتووی هەیە. تەنانەت بە نرخێکی کەمتریش خزمەتگوزاری تەندروستی پێشەشەکرێت. هەر بۆیە دەیان هەزار کەس لە وڵاتانی دیکەوە دێن ئێرە بۆ چارەسەر. هۆکارەکەی ئەوەیە هەم ئامێری پێشکەوتوو هەن، هەم کارگەڕی سەرکەوتوو لە بواری تەندروستی. اینجا زۆری هێزی کاری پزیشکی هۆکارێکی دیکەیە بۆ ئەوەی خەڵک بێن لێرە چارەسەر وەربگرن. لەم نەخۆشخانەیە پێیان گوتین کە 99% دەرمان لە ناوخۆی هەندستان بەرهەمەهێنرێت. ئەم نەخۆشخانەیە تایبەتە بە چارەسەرکردنی نەخۆشیە دەگمەن و تایبەتەکان. زەوی و بیناکەی هی کەسێکی خێرخواز بووە. لە هەندستان ئەم دیارەیە بە ڕوونی ئەبینرێت. بینایەک هی کەسێک یان بنەماڵەیەکە و بە خێرخوازی دەیبەخشێت بە گروپی کۆمپانیایە. نەخۆشخانەی ماکس لە مۆمبای یەکێکە لەو نەخۆشخانانەی کە جگە لە چارەسەرکردنی نەخۆشەکانی نێوخۆی وڵاتەکە ژمارەیەکی زۆر نەخۆش لە وڵاتانی دیکەوە دێنە ئێرە بۆ چارەسەر. بەڵام عێراقیەکان 50% نەخۆشە بیانەکان پێک دێنن. کە لێمان پرسین نەخۆشە عێراقیەکان بۆ دێنە ئێرە، گوتیان زۆرینەیان بۆ چارەسەری شێرپەنجە دێن. لە ساڵی 2009 تا ساڵی 2021 540,000 کەس لە عێراقەوە چوونەتە هەندستان بۆ چارەسەر. وەک دەبینن ساڵ بە ساڵ ژمارەی سەردانیکەرانیش لە زیادبوودا بووە. با ژۆرەی داتاکانی دامەزراوی عێراقی ئایندە هەر نەخۆشیی عێراقی بە تێکڕا 22 ڕۆژ لە هەندستان دەمێننەوە. تەنیا لە 2 ساڵدا 1 ملیار دۆلاریان خەرج کردووە. هەروەها لە نێوان ساڵانی 2009 تا 2021 عێراقیەکان 3 ملیار دۆلاریان لە هەندستاندا خەرج کردووە بۆ وەرگرتنی چارەسەر. نەخۆشێکم بینی لە قەتەرەوە هاتوو. ئەتوانی پێم بڵیت هۆکارەکەی چییە کە نەخۆشە بیانیەکان دێنە هەندستان بۆ وەرگرتنی چارەسەر؟ لە ڕاستیدا مۆمبای ناوەندێکی گەورەی تەندروستیە بۆ زۆر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا. ئێمە تیمێکی نەودەوڵەتی زۆر چالاکمان هەیە کە لە کۆمەڵێک هاوبەش پێک دێت. ئەوانە ئەو نەخۆشانە پۆلێن دەکەن کە دەیانەوێت بێن بۆ هیندستان. لیستەکە بۆ ڕاوێژکارە باڵەکانمان دەنێری کە پێک دێت لە پسپۆڕانی نەشتەرگەری دڵ و هەنا و تیمی چاندنی جگەر. ئەو نەخۆشانە جیا دەکەنەوە کە دەیانەوێت بێنە ئێرە و پێویستیان بە چاودێری تەندروستی
لێرە گوێم لە قسێکی گرنگ بوو ئەویش ئەوەیە کە ئاڵێ چارەسەری خێرا و باش لە کارژێڕێکی باشەوە دێ بۆیە کارژێڕی بەڕێوەبردن بۆ سیستمی تەندروستی زۆر گرنگە هەر ئەم نەخۆشخانەی کە منی لێم ئەمە زەویەکەی کەسێکی خێرخوا بووە بە خێردایەتی بە گروپی کۆمپانیایەک بەڵام سەرکەوتو نەبوون لە بەڕێوەبردننی بۆی هەمیشە لە زیانە بوو لێسە گروپێکی دیکە بەڕێوەیە باڕاستیەکەی تەنیا لە ماوەی 8 مانگدا بەهای پشەکانە 3 هێندە زیادی کردووە ئەویش کۆمەڵە گۆڕانکاری بچووک هەر ئەم شوێنەی کە منی لێم ئەمە تەرەسی پێڵەنوەکو باڵکۆنی وایە دروستیان کردووە بۆەوەی نەخۆشەکان هەستێکی تایبەتتریان هەبێ کاتێکە دێنە دەرەوە وی و دیمەنێکی جوانتر لە بەرچاوانە بێ کاریگەری لەسەر خێرا چاکبوونەوەیانەیە بێگومان ئەو بەشەی کە لەو بەر نیشانتانە دەم ئەوەک لەمە بەر ئەکتەری بەناوبانگی جیهانی و بۆلیوود و ئەکتەری هندی ئەمیتاب بابەجان لەوێت چارەسەری وەرگرتووە و کەڵکی بینیوە لەم تەرەسوولەم ڤیۆکراوی کە ئەم نەخۆشخانەیە هەیە بۆ بەڕاستی نەخۆشخانەی نادا فاتی ماکس ئێستا 3400 قەرەوێڵی هەن لە سەراسەری هەندستان 16 لقی لە 5 شاری گەورەدا هەیە هەر کام لە نەخۆشخانەکانیش تایبەتمەندێتی پێدراوە ئێستش پلانیان هەیە 800 قەرەوێڵی دیکە زیاد بکەن بۆچی خەڵکی وڵاتانی دیکە دێنە نەخۆشخانەکانی هەندستان هۆکار چییە؟ توانای پارەدان و خەمخۆری پێم وایە نرخەکەی زۆر گونجاوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە من لە کردی تەندروستیدا بوومە و پێم وایە ئەو نەخۆشانەی سەردانی هندستان دەکەن لەبەرەوە دێن چونکە نرخی چارەسەر هەرزانە لە مۆمبای ڕۆشتین چوینە شاری پونە ئەم شارە 7 ملیۆن کەسی لێ دەژی نەخۆشخانەی ڕۆبی هۆڵە لە پونە 6 ساڵ لەمەوە پێش دامەزراوە ئەو کات تەنیا 3 قەرەوێڵی هەبوو ئێستا 850 قەرەوێڵی هەن 3 لقیشی هەیە ئەم نەخۆشخانەیە لەلایەن دکتۆر گراند دامەزراوە هەوەم نەخۆشخانەیە تەرخان کراوە بۆ کاری خێرخوازی و داهاتەکەشی بۆ پەرەپێدانی پیشەیی نەخۆشخانەکە تەرخان دەکرێت لێرە هاتومە نەخۆشخانەیەک یەکێکە لە نەخۆشخانە دیارەکانی شاری پونە ڕۆژانە لێرە 1500 نەخۆشی تازەیان بۆ دێت مانگانە 1500 نەشتەرگەری تیاکرێت هەر مانگانە زیاتر لە 3500 نەخۆش لەم نەخۆشخانەیە خوێندرێن بەشێکی ئەم نەخۆشخانەی کە دێنێرە نەخۆشی نێودەوڵەتی واتە لە وڵاتانی دیکەوە دێن زۆرینیان لە نایجیریاوە دێ دووهەم زۆرترین نەخۆشکە دێت ئەم نەخۆشخانێکی لەم جۆرە لە عێراقەوە دێ کە لە 60 لە هەرێمی کوردستانەوە لە 40 ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوەیە شتێکی دیکەشەیە کە بابیرم نەچێ بۆتانی باسکەم کۆمەڵێک وشەی هەندی فێر بووم کە هاتوومەتە هەندستان ئەوەی کە پەیوەندی بە تەندروستی و نەخۆشخانەوە هەیە حەز دەکەم بۆتانی باسکەم دوو وشەی هەندی فێر بووم یەکیان دەردە ئەوی دیکەیان دەوایە نەخۆشخانەی ڕۆبی هۆڵ لە ساڵی 1959 دامەزراوە ئێستا 4000 پزیشک و کارمەندی تەندروستی هەن هندستان لە بواری پزیشکیدا کەسی زۆر لێهاتووی هەیە زیاتر لەوەش لە ڕووی پزیشکیەوە ناوەندەکانی تەندروستی ئێرە زۆر باشن لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کاری بازرگانیم کردووە لە بەریتانیا بەڵام ئەمڕۆ دەتوانم ڕازگۆیانە بڵێم کە ئەو ستانداردە پزیشکیانەی ئێمە لە باشترینەکانن بەرزترن لەو ستانداردە پزیشکیانەی کە لە بەریتانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا دەبینرێن هەر لەبەر ئەمەشە کە ژمارەیەکی زۆری نەخۆش سەردانمان دەکەن بە تایبەتیش لە وڵاتانی ئەفریقا لە عێراق لە ئێران نایجیریا عومان ئیماراتی عەرەبی قەتەر و وڵاتانی دیکەش دکتۆر و کارمەندانی تەندروستی لە هەندستان ڕەوشی ژیانیان زۆر باش نییە لە چینە دەهات بەرزەکە نین ئاسی بژێویان بەرز نییە دکتۆر فیشال کولار لە نەخۆشخانەی ناڤاراتی زۆر بە جوانی ئەم بابەتی ڕوونەکردەوە باسی لەوە کرد کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان هەندستان و وڵاتانی دیکە ئەو بەراوردی تێچووی چارەسەری دەکرد لە نێوان هەندستان و وڵاتانی دیکەدا
بە نمونە دەیگوت نەشتەرگەریەکی دڵ لە ئەمریکا 15 هێندەی هندستان تێچووی زیاترە. قسەی بۆ کردین بەراوردی گوزەرانی خۆیان و هاوڕەکان یەکرد لە وڵاتانی دیکەدا. بە گوتەی کولار ئەوان لە ژیانێکە ژین، ئەمانیش لە ژیانێکی دیکە. بەڵێ بەڵێ پزیشکان بە بەراورد بە زۆربەی پارێزەران و مامۆستایان موچەی زیاتر وەردەگرن. بەڵام ئەگەر موچەکان لەگەڵ ئەمریکا بەراورد بکەیت جیاوازیەکی زۆر هەیە، جیاوازی زۆرە. سیستەمەکەی ئەوانیش ئەوە شتێکی دیکەیە. نۆرینگەکانیان زۆر ناسراون. من نازانم بازاڕکردن چ ڕۆڵێکی هەیە کەوا دەکات نەخۆش بێتە نۆڕینگەکانیانەوە.